لە تاریکەمی بەڕنامەی بانی باش کوردستان دایمە باز لە گۆڕانکاریەکانی کەش و هەوا دەکەین، باز لەگردانەوەی ئاوی باراناو دەکەین بۆ ئەوی کە لە کاتێکی دیکەدا سوودی لێوە بکرێت، هەروەها پێشبینیەکانچی دەڵێن سەبارەت بە گۆڕانکاریەکانی کەش و هەوا و ئاپلەکانی گەرما تا چەند داوەزین بەخۆیەوە دەبینێت. ئێمە بێگومان گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین، وردەکاری زیاتر وەردەگرین، ئەویش بە میوانداری دکتۆر لوقمان وسوو کە پسپۆڕی بواری کەشناسی لە کۆیۆ لەگەڵمانە. سڵاو لەبێ دکتۆر بانی باش، سپاس بۆی کا لە تاریکەمی بەڕنامەی بانی باش کوردستاندا بەشداری. ئەمە سەرتا باز لە پێشبینیەکان کەی سەبارەت بە گۆڕانکاری کەش و هەوا چۆن دەبێت، باز لەوە دەکرێت کە لە ناوڕاستی ئەم هەفتەیەدا پلەکانی گەرمە زۆر دابەزین بەخۆی دەبینێت، تەنانەت دەکاتە 8 پلەی خوارد سیلیزی. سڵاوتان لێبێ و بەیانیتان باش. سڵاو لە ئێوە و لە بینێرانی کەناڵی ئاسمانی NRT. بابەتی کەش و هەوا و گۆڕانە کەش و هەواییەکان بابەتێکی گلۆبەلیە، جیهانگیریە. ئەم بابەتە بە خوێندنەوەی داتای دوور و درێژ و ساڵانی دوور و درێژ شرۆڤە دەکرێت، بەڵام ئەم بابەتەی کە تایبەت بێ بە کەش ئەمە جیایە لەگەڵ کەش و هەوا. ئەمە ئەو گۆڕانکاریانن کە لە ئەنجامی ئەو نزمە پاڵەپەستۆیانە دروست دەبن کە ڕوو لە هەرێم دەکەن و لەو ماوەیەدا کە پلەکانی گەرما وەکو ئاماژەت پێکردا دەبەزێت لە ئەنجامی هاتنی نزمە پاڵەپەستۆیەکی ساردی سیبیری کە لە باکووری سیبیریاوە دێت دادەبەزێت بەرەو بانی ئەنادۆڵ و ئاسەوارەکانی دەگات سەر هەرێمی کوردستان. ئەمە پلەکانی گەرما دادەبەزێنێت بۆ ژێر پلەی سیلیزی و لە زۆربەی ناوچەکان دابارین لە شێوەی بەفر دەبێت. باشە. کەواتە دەکرێت بڵێن هەرێمی کوردستان ئەگەر ئێمە بە تایبەتی باز لە کەشوهەوای هەرێمی کوردستان بکەین، کاریگەرە بەکوێوە وەمنە لە چ شوێنێکدا گۆڕانکاری تەواتی لە کەشوهەوا بکەین، ڕاستەخۆ کاریگەرەکەی لە ڕووی کەشوهەوا لە هەرێمی کوردستان ڕوودەدات. دەست خۆش بێ. من ئەگەر باز لە گۆڕانی کەش و هەوا بکەم، گۆڕانە کەش و هەواییەکان وەک ئاماژەم پێکرد ئەمە بۆ خوێندنەوەی ئایندەیەکی دوورە. بۆ نمونە من دەڵێم لە 10 ساڵی تر ئاو هەوا چی بەسەر دێت، 20 ساڵی تر چی بەسەر دێت، یعنی خوێندنەوەی ئایندەیەکی دوورە لە ماوەی 70 ساڵدا 100 ساڵدا ئاو هەوای هەرێمی کوردستان چی بەسەر هاتووە. بۆ نمونە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە هەموو جار جێمان حتا لە قەدیمەکانش دەبێت، بەڵام ئێمە بە زانیاری دەبێت بە داتا قسە بکەین، سیر دەکەین بڕی دابارین لە هەموو شوێنەکانی هەرێمی کوردستان لەسەر جەموێزگەکانی هەرێمی کوردستان کەمی کردووە، بەڵام کە کەمی کردووە زۆری دابارینیش گۆڕانی بەسەردا هاتووە. ئەگەر جاران لە ماوەیەکی دوور و درێژدا نەمە بارانێک دەباری خاک سوودی لێوەردەگرت، بە هێواشی تەسەڕوبی دەکرد بۆ ناو خاک، سەرچاوی ئاوی زیاد دەکرد، بارانی پەڵا لە کاتی خۆیدا دەباری. ئێستا سیر دەکەی گۆڕانە کەش و هەواییەکان وای کردووە کە ئەم دابارینە لە ماوەیەکی کورت بێت و لافاو دروست بکات و کۆمەڵێک ئاسەواری خراپ لە ئەنجامی گۆڕانە ئاوهەواییەکان بە دوای خۆیدا بێنێت. زۆری دابارین گۆڕاوە، جاران ئەگەر بارانێکی نم دەباری ئێستا بارانێکی بەخۆڕ دەبارێت، جاران ئەگەر لە شێوەی باران بە ئێستا ڕەنگە یاخود لە شێوەی بەفر بە لە زۆربەی ناوچەکان ئێستا شێوەی دابارینی بەفر کەم بۆتەوە. ئەمانە هەموو گۆڕانی ئاوهەوایین کە بەسەر ناوچەکەدا هاتوون. ئەو بابەتی کەش و هەواییانەش کە ئاماژەت پێکرد، ئەم بابەتانە لەسەر بنەمای خوێندنەوەی ئەو سەتەلایتانە دەبێت کە تایبەتن بە پێشبینیکردنی کەش و هەوا. ئەوان لە ئاستە بەرزەکاندا سەیری هەور دەکەن، سەیری پەستانی هەوا دەکەن، چونکە نزمە پەستانەکان یاخود پەستانی هەوا کاریگەری دەبێت بەسەر دروستکردنی ڕووچاڵێک کە لە شوێنە پەستان بەرزەکانەوە بڵێن ئەم هەوایە یاخۆم تۆپەڵەیە ڕادەکێشێت بۆ شوێنە پەستان نزمەکان. کاتێکە منخەفەزێک بە هەرێمدا تێدەپەڕێت، ئەم چواردەورەی هەرێمی کوردستان بەرەو خۆی ڕادەکێشێت، جا لە چ شوێنێکدا پەستانەکە بەرزتر بێت ئەمە زیاتر زاڵ دەبێت بەسەر هەرێمی کوردستان. ئەم نزمە پەستانەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە، ئەمە وای کردووە کە بەرزە پاڵەپەستۆیەکی سیبیری کە هاتووە بەرەو ناوچەکانی بانی ئەنادۆڵ، ئەمە ڕابکێشێت بەرەو هەرێمی کوردستان و پلەکانی گەرما دابەزێت و ئەگەری دابارینی بەفر بە دوای خۆی دابهێنێت. باشە دکتۆر لوقمان،
سەبارەت بۆی کە هەمیشە تا ئەم دەقەی ئێمەش قسەی تیاکەین هەمیشە بازەوە دەکرێت کە شتێکی ئاشکراوڕوونە کە ساڵی ڕابردوو وشکە ساڵی بوو بێگومان بواریکی کشتتوکاڵ یاخود کەرتی کشتتوکاڵ بە زەرمەند یەکەم دادەندرێت بەڵام کە لە ئێستادا دەبینین بارانێکی زۆر لە مودێکی کەمدا دەبارێت دەبێتە هۆی دروستبوونی لافاو دەکرێت بڵین ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو یاخود بە دیاریکراوی ساڵی ڕابردوو بەم جۆرە نابێت وشکە ساڵی نابێت ئەو ڕێژە بارانەی کە تا ئێستا باری وە ستانداردە یاخود لە حەدی خۆی زیاترە. دەستخۆش بۆم پرسیارە بابەتی بەڵێ بابەتی وشکە ساڵی و دابارین تەنها بە دابارینی بڕی باران ناپێورێت. ئێمە زۆر هەڵینە هەندێک زار دەڵێن بڕی بارانەوە دەباریەوە وشکە ساڵی نەبووە چونکە وشکە ساڵی زۆر زۆری هەیە. وشکە ساڵی هایدرۆلۆجی هەیە، وشکە ساڵی ئاوهەوایی هەیە، وشکە ساڵی کشتتوکاڵی هەیە. ڕەنگە وشکە ساڵی هایدرۆلۆجی نەبوو بێت بڕی بارانێکی باشباری بێت بەڵام وشکە ساڵی کشتتوکاڵی ڕوویدابێت. بۆچی؟ کاتێک کە باران دەبارێت و ماوەیەک دەبارێت کشتتوکاڵەکە سوودی لێوەرگرتووە دەغڵ چەندراوە یاخود زراعەتی کردووە فەلاح ماوەیەکی زۆر باران ڕاوەستاوە کە باران ڕاوەستاوە ئەم بەروبوومە پێویستی بە ئاو بووە لەم کاتەدا کە دابارین ڕووی نەدا ئەگەر دابارینەکە تەخیر بوو ئەمە وشکە ساڵی کشتتوکاڵی پێ دەڵێن چونکە لە کاتی خۆیدا ئاوی پێویست نەگەیشت بە بەروبوومە کشتتوکاڵەکە ئەمە وشکە ساڵیە. بەڵام ئەوەی ئێوە دەتانەوێت وا هەست دەکەم قسەی لەسەر بکەین وشکە ساڵی مەناخیەکەیە بەنسبەت وشکە ساڵی مەناخیەکەی بڕی ئەو بارانەی کە لە هەرێمێکدا لە شوێنێکدا لە وێستگەیەکدا دەبارێت چەندە ئایا بە بەراورد بە ساڵانی پێشووتر هەر کاتێک ئەم بڕە بارانە کەمتر بوو لەم ڕێژەیە کە لە ماوەی چەندین ساڵی یعنی ئەڤرێجی بڵێن کۆی گشتی ئەم ناوچەیە ئەم وێستگەیە لە ماوەی چەندین ساڵدا ئەم بڕەبارانەی کە باریوە کەمتر بوو لەم بڕە ئەمە پێ دەگوترێت وشکە ساڵی بەڵام ئەمەش بە نسبەی دیاریکراوە بۆ نمونە 115 تا 125 کەمتر بێت لە معدل. تا ئێستا ئەم شوێنانەی هەرێمی کوردستان ئەم چەند ڕۆژەی ڕابردوو بڕێکی باش بارانباری بەڵام هێشتا نەگەیشتوتە ئاستی ئەوەی کە ئێمە ئیعلانی ئەوە بکەین کە وشکە ساڵی ڕووی نەداوە چونکە هێشتا لە زۆربەی وێستگە کەژناسیەکانی هەرێمی کوردستان کەمترە لەو بڕێی کە پێویستە ببارێت ئەمە تقریبا مانجیەکە ئەگەرچی ئەگەری ئەوە هەیە کە بارانێکی زۆر لە مانگەکانی داهاتوودا ببارێت بە گوێرەی ئەو پێشبینیانەی کە لە ڕێی مانگە دەستکردەکانەوە دەخوێنرێتەوە. ئەم بڕەبارانەی ئەم ساڵباریوە تا ئێستا باشترە دەتوانین بڵێن باشترە لەو بڕەبارانەی کە پار هەمان بەروارباریوە بەڵام هێشتا نەگەیشتوتە ئاستی ئەوەی کە ئەم شوێنە بە ئەڤرێج بە تێگڕا پێویستە لێ بپارێت. ئەمە بەنسبەت ئەگەری وشکە ساڵی و بڕی ئەو بارانانەی کە لە وێستگە کەژناسیەکانی هەرێمی کوردستان دەبارێت. بەڵێ کەواتە بابینە سەر ئەو بابەتی کە وەکو سەرنج و تێبینی خۆتان تا چەند گرینگە کە بارانێکی باژێکی زۆر دەبارێت یاخود کە هەبوونی لافاو هەیە لە ناوچێکدا ئەو ئاوی بارانەوە گل بدرێتەوە کە بتواندرێت سوودی لێوەربگرێتەوە لە کاتێکی دیکە بۆ بابەتێکی دیکە بەکاری بهێنرێت بوونە تا چەند گرینگە لە نێو ناوچەکاندا لە شوێنەکاندا بەنداوی بەتایبەت بچووک دروست بکرێت کە بتوانێت لە کاتێکی دیکە سوود لەم بارانەوە وەربگرێت. بەڵێ بابەتی لافاو و بابەتی سوودوەرگرتن لە ئاوی باران بابەتێکی ستراتیجی پلانێکی استراتیجی دوورمەودای دەوێت لەبەر ئەوەی ئەم بابەتەی کە ئاماژەت پێکرد دروستکردنی سدود بەست و بەنداوی بچووک ئەمە بۆ تەنها ڕۆژێک و ساڵێک و 10 ساڵ نییە ئەمە بۆ ئایندەیە هەموو وڵاتانی دنیا ڕوبەڕووی کێشەی کەم ئاوی بوونەتەوە یاخود دەبنەوە هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەم وڵاتانەی کە ساڵانە گوێمان لێ دەبێ وڵاتانی دراوسێ چۆن ئاو دەگرنەوە لە کاتی پێویستی ئاودا کە ئەمە لە کاتی کشتتوکاڵکردندا زەرەر بە کشتتوکاڵ دەگەیەنێت ئەگەر تەنها یەک مانگ بەربوومە کشتتوکاڵەکەت ئاو نەدرێت دواتر ئاوەکە بێتیش بە زیەکان و بەڕووبارەکاندا سوودی نابێت لەبەر ئەوە پێویستە لەسەر هەرێمی کوردستان بە زووترین کات کە هەرچەندە ساڵانە لەسەر ئاستی نێودەوڵەتی کۆنفرانس دەکرێت پێویستە لەسەر هەرێمی کوردستان بە زووترین کات دەست بکات بە دروستکردنی پلانی استراتیژی درێژخایەن بە دروستکردنی بەست و بەنداو بەگلدانەوەی ئەو ئاوی باران و باراناویانە
ئەمە لەلایەک کەمکردنەوەی مەترسی لافا و ئەم ئاسەوارانەی کە لەم دواییەدا بینیمان لە چەند شوێنێکی هەرێمی کوردستان ڕوویدا ئەمە کەم دەکاتەوە لەلایەکی تر ئەم بەست و بەنداوانە بڵێن خۆراک پێدەری ژێرەوە یاخود بە عەرەبی پێ دەگوترێت التەغذیە الجەوفیە دروست دەکات لە ئاوی ژێرزەوی دیسان دەبوژێنێتەوە کە ئێستا هەموو هەرێمی کوردستان کونکون کراوە بەر لە ڕێگای ئەم بیرە دەستکردانەی ئەم بیرانەی کە لە مەزرعەکان و لە چێڵگەکان دروست لێدراوە بەبێ پلان تەغذیەی جەوفی ئەو ئاوەیش دەکات لەلایەکی تر بڵێن دەتوانین سوودی لێوەربگرین لە کاتی پێویستی ئاودا بۆ بەربوومە کشت و کاڵەکان و بۆ بواری تریشی گەشت و گوزار و بواری سوودەکانی زۆرن ئەگەر قسەی لەسەر بکەین. کەواتە بابەتێکی تر هەیە کە هەمیشە بازەوە دەکرێت زۆری ئاو لە نێو ڕووبارەکاندا لە نێو دەریاچەکاندا یاخود لە ناوچێکدا کە گڕکان هەبێت یاخود بوومە لەرزە ڕووبدات ئەمانە هەمویان پێیوەستن بۆی کە گۆڕانکاری ڕاستەوخۆیان لە کەش و هەوا دەبێت. منەمێ بزانم ئێوەکو پسپۆڕی واری کەشناسی ئەمانە چۆن دەبینن؟ ئایا ئەم دیاردانە کە ئەنجام بدرێت یاخود کە بکرێت کە بێگومان دیاردێکی سروشتیە تا چەند پێیوەستن بەم بابەتەوە بە گۆڕانی کەش و هەوا و لە هەمان کاتدا لەو ناوچەی ڕوودات و هەرێمی کوردستانیش بە دەرنیە لەمە. وەک ئاماژەم پێکرد لە سەرتاوە بابەتی گۆڕانی کەشوهەوا ئەگەر قسەی لەسەر بکەین بابەتێکی زۆر فراوان و زۆر دوور درێژە. هۆکارەکانی گۆڕانی کەشوهەوا هۆکاری سروشتین ئەوانەی کە ئاماژەت پێکرد هۆکارە سروشتیەکانن لە بورکانەکان و لە ئەم دووکەڵانەی کە دەردەچێت لە دەمی بورکانەکان و تێکەڵ بە بەرجی گازی دەبی وەگەر بورکانەکە گەورە بێ و ئەم دووکەڵا بگاتە چینی ستراتۆسفیر ئەمە لە ماوەی 3 هەفتەدا بە هەموو گۆی زەویدا بڵاو دەبێتەوە. بەڵام بابەتە مرۆیەکان ئەوانن کە مرۆڤ دروستی کردوون بە تایبەتی پیشەسازیەکان ئۆتۆمبیل نەبوونی پلان ئەم سەرچاوە پیسکەرانەی کە سوتەمەنیە بەبەردبووەکان تێکەڵ بە بەرجی گازی دەکەن کۆمەڵە گازێک پەیدا دەکەن کە پێیان دەگوترێت گازە خانوە شوشەیەکان کلۆرۆفلۆرۆ کاربۆن بە تایبەتی کە یەک لەو گازانەیە کە لە ئەسڵا لە سروشدا بوونی نەبووە لە ئەنجامی سوتانی سوتەمەنیە بەبەردبووەکان و کاریگەری سلبی ئینسان بەسەر خراپکردنی ژینگە ئەم ئاسەوارانەی لێکەوتۆتەوە. ئەمانە هەموو گۆڕانی ئاوهەوایی درێژمەودا دروست دەکەن ئەگەر مرۆڤ نێتەوە هۆشخۆی و ڕێگری لەم هەموو پیسیە نەکات کە تێکەڵ بە بەرجی گازی دەکرێت ئایندەیەکی باش چاوەڕێی گۆی زەوی ناکات هەموو ئەو گۆڕانە بڵێن ژینگەیانەی کە لە ژینگەکانی هەموو جیهان ئێمە باسی گۆڕانە ئاوەکان وەکو باسمان کرد جیهانگیریە کە ڕوویان داوە و کە ڕوو دەدەن ئەمە ئاسەواری ئەم بەکارهێنانە خراپەی ئینسانە بۆ سەرچاوە سروشتیەکان و بۆ پیسکردنی ژینگە و تێکەڵکردنی گازە خانوە شوشەیەکان بە بەرجی هەوا و ئەمەش پێویستی هەرچەندە ساڵانە مؤتەمەراتی نێودەوڵەتی دەبەسترێت بۆ کەمکردنەوەی ئەم گازە خانوە شوشەیانە و هەندێک وڵات پلانی باشیان داناوە کە لە چەند ساڵێکی ئایندەدا ئۆتۆمبیلی دۆستی ژینگە بەرەم بێنن. هیوادارین کە ئەم شتانە بەر لەوەی بگاتە ئاستی تەقینەوە و ئاستی تێکدانی هەموو کوڕی ئەرزی هەموو وڵاتانی دنیا و بە هەرێمی کوردستانیشەوە بیر لەوە بکەینەوە کە ژینگەیەکی پاکمان هەبێت بتوانین ئایندەیەکی باش لە ژینگە چاوەڕێ بکەین پێش ئەوەی کارەساتی ژینگەیی گەورە بەسەر هەموو جیهان و هەرێمی کوردستانیش دابێت. باشە دکتۆر لوقمان سەبارەت بۆی کە بەڕێوەبەرایەتەکانی کەشناسی ناوچەکان کە لە دوێنەوە لە دوێنێشەوە هۆشداری تەواتی دەدەن کە پلەکانی گەرما ڕێژەیەکی بەرچاو دابەزین بەخۆی دەبینێت. منەمێت سەبارەت بەم کردارە یاخود بەمەی کە بەفعلەن وایە لە ڕووی زانستیەوە بە تەواتی دابەزین بەخۆیەوە دەبینێت لە هەمان کاتە بابەتێکی دیکەشەیە بۆ نمونە دەوترێت پێنجشەمە پلەکانی گەرما زۆر دادەبەزێت یاخود ڕۆژێکی دیکە کە دەکاتە 8 پلەی خوارد سیلیزی بەڵام مودەیەکی تر سێریکەی 2 کاتژمێر دواتر سێریکەی بۆتە 11 پلەی خوارد سیلیزی. منەمێت ئەو ڕقەمانە چۆن دیاری دەکرێت ئەمانە تاچەند بەفعلەن وایە یاخود ڕۆژێک دیاری دەکرێت بە تەواتی بەفر دەبارێت ئەمانە چۆنن لە ڕووی زانستیەوە ئێوە بوونە پێشبینی دەکرێت لایەن کەسانی سەبارەت بەم بابەتە. بابەتی پێشبینیکردنی کەش ئەمە بابەتی تەقسیە کەشیەوێتە ئەمە لەسەر بنەمای هاتنی ئەم تۆپەڵە هەوا ساردانە دەستنیشان دەکرێت
بە تایبەتی کە باس لە دابەزینی پلەکانی گەرما کرد کە یاخود لە جەمسەرەوە دێت کە تۆپەڵەی بەستووی پێ دەڵێن یاخود لە سیبیریاوە دێت. ئەم تۆپەڵەیە چۆن یاخود بۆچی هێندە پلەکانی گەرمادا دەبەزێنێت؟ کاتێک کە باس لە تۆپەڵەی هەوا دەکەی دەڵێ بریتیە لە تۆپەڵەیەکی یەکجار زەخم لە هەوا کە بە هەزاران میل پانتایی زەویدا دەپۆشێت و بە 1000 متر بەرزی جاری وایە و زیاتر لە 1000 متریش لە بەرجی هەوا دەکەوێتە ژێر کاریگەری ئەم تۆپەڵەیە کە لە شوێنی دروستبوونیەوە پلەی گەرما و شێی ئەم ناوچەیە هەموو سیفاتەکانی هەڵدەگرێت. کاتێک دەخزێت لەبەر ئەوە دەڵێن دەخزێت لەبەرەوەی زۆر زەخمە ناڵێن هەڵدەکات زۆر گەورەیە. کاتێک دەخزێت هێندە ماوەیەکی زۆر ماوەتەوە و لەسەر ناوچەیەکی ساردی وەکو جەمسەری یان وەکو سیبیری سیفاتە ئاوهەوایەکانی ئەم ناوچەیە هەڵگرتووە. کاتێک دەخزێت بە هەموو سیفاتە ئاوهەوایەکانەوە بەرەو ئەو هەرێمە دەچێت کە بەرەو ڕووی دەچێت. ئەم تۆپەڵە بەستووە لە ڕێگای سەتەلایت بڵێن سەتەلایتەکانی تایبەت بە وێردا دەستنیشان دەکرێت کە لەکوێوە سەرچاوە دەگرێت و بەرەو چه ئاراستەیەک دەڕوات لەسەر ئەم بنەمایە. ئەگەر تۆپەڵەکە بۆ نمونە لە جەمسەریەوە بێت لە تۆپەڵەی بەستوو بێت ئەوە هەموو پێشببینی ئەوە دەکرێت کە پلەکانی گەرما زۆر دابەزێت و ئەگەر دابارین نەبێت ئەوە شەختە دروست دەبێت و ئەگەر دابارین بێت ئەوە دابارینەکە لە شێوەی بەفر دەبێت چونکە تۆپەڵەکە خۆی ساردە خۆی لە ناوچەیەکی سارد سەرچاوی گرتووە لە ناوچەیەکدا کە چەندین پلە لە ژێر سفرەوە بووە. وەکو باسم کرد سیفاتە ئاوهەوایەکانی ئەم شوێنە دەگوازێتەوە چونکە زۆر زەخمە بە هەزاران میل بە هەزاران کیلۆمەتر پانتایی و بە 1000 متر ارتفاع طبقەیەکی هەوایی یاخود تۆپەڵەیەکی هەوایی بخزێت کەواتەوا بە ئاسانی تەسلیمی ئەم گۆڕانکاریانە نابێت کە بەسەریدا تێدەپەڕێت و بەسەر ئەم تۆپۆگرافیا و بەسەر ڕووی زەویدا لەبەر ئەوە تەسیری بەسەر گۆڕانکاریەکانی سەر ڕووی زەوی دەبێت و دەبێتە هۆی دابەزینی پلەکانی گەرما و ئاسەوارەکانی خۆی کە لە منتیقەی لە ناوچەی سەرچاوەوە هێناوێتی دەیهێنێت بۆ ئەم ناوچەیە کە ڕووی تێدەکات تا ماوەیەک ئەمە دەمێنێتەوە و ئەو جۆرە تۆپەڵانەش کە دێتە سەر هەرێمەیەک ماوەی مانەوەیان جاری وایە هەفتەیە کە تا 10 ڕۆژوە تا هەندێک زار زیاتریشە. بەڵێ تا ماوەکانی ڕابردوو میشە بازەوە دەکرا مەترسی بیابانبوون لە خواروی عێراقدا هەیە. من دەپرسم ئایا ئەم پێشبینیانە یاخود ئەم بۆچوونانە دەکرێت لە هەر دقەیەکدا گۆڕانکاری بەسەردا بکرێت یاخود هەندێک پێشبینی هەیە دەکرێت بەم جۆرە نەبێت؟ ئەمان چۆنیەتی پێشبینی سەبارەت بۆ مەترسی بیابانبوونەیە کە لە ناوچێکدا دەخەنە ڕوو دەکرێت لە هەر دقەیەکدا ئەم پێشبینیانە گۆڕانکاری بە تەواوەتی بەسەردا بێت؟ بەڵێ بابەتی بە بیابانبوون و پێشبینیکردنی بە بیابانبوون وەک ئاماژەت پێکرد ناکرێت لە هەر دقەیەکدا گۆڕانکاری بەسەردا بێت بەڵکو ئەم بابەتە بە گۆڕان لە فترەیەکی زەمەنی دوور و درێژدا دروست دەبێت و بە بیابانبوون لە هەموو شوێنێکدا ئەگەری دروستبوونی هەیە بە بیابانبوون هەر ئەوە نییە کە لە هەرێمە وشک و نیمچە وشکەکاندا دروست بێت لە هەرێمە شێدارەکانیشدا دروست دەبێت. کاتێک زەوی یاخود خاک توانای بەرەمێنانی دابەزی دەتوانین بڵێن بە بیابانبوون ڕووی داوە. بە بیابانبوون لە هەرێمە شاخاویەکانیشدا لە هەرێمی کوردستان ئەگەری هەیە دروست بێت و لە هەرێمە وشک و نیمچە وشکەکانیشدا ئەگەری هەیە دروست بێت چونکە کاتێک کە توانستی خاک دابەزی بەس بەر لەوەی ئیشارەت بڵێن بە دابەزینی بەهای خاک و توانستی خاک بکەی بە بیابانبوون زۆر زۆری هەیە. بە بیابانبوون ئەگەر ئێمە لە ڕوانگە ژینگەیەکەوە سەیری بکەین بە بشێوەیە بەڵام لە ڕوانگە بڵێن ئاوهەوایەکەوە ئەوە کە سیفاتی ئاوهەوایی بیابانی هەڵبگرێت ئەو کاتە دەڵێن بە بیابانبوون. لەبەر ئەوە پێشبینیکردن و بەڵێ عەفوەن بەڵێ دکتۆر فەرموو بەردەوام بە بەڵێ فەرموو پێشبینیکردن بوو بە بیابانبوون و گۆڕانی ئاوهەوای ناوچەکان بوو بە بیابانبوون پێویستی بە داتایەکی دوورمەودای دوور و درێژ هەیە و لەسەر ئەم بنەمایە دەتوانین پێشبینی ئەوە بکەین کە چ شوێنێک تووشی بە بیابانبوون بووە و لە چ شوێنێکدا بە بیابانبوون زۆرترە و بە بیابانبوون چەندین پلێ هەیە ئایا بە بیابانبوونی ترسناکە یان ناوەندە یان خەفیفە کە دەتوانین زۆر جار لەگەڵ بە بیابانبوونە هێواشەکە
تەعاملەیەکی یاخود مامەڵەیەکی ژیرانە بکەین بتوانین ئاسەوارەکانی کەم بکەینەوە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر لوقمان وسوو پسپۆڕی بواری کەشناسی لە کۆی لەگەڵمان بووی. سپاس بۆ بەشداری لە تەوەریەکەمدا، سپاس بۆ زانیاریەکانت. سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ تۆش و بۆ ئامادەبوونی تۆش.